بەڵێ بەڕێزان بەردەوامین لەسەر گفتوگۆمان لە بەرنامەی ڕوودا و مێژوو. مامۆستا پێم خۆشە تەوەری ئەم جارەمان قسەکردن بێ لەسەر دۆخی ئێستای سیاسی کوردستان. بەراورد بەو دۆخە بارودۆخی ئێستای سیاسی کوردستان چۆن بینیتەوە؟ ئایا عەقڵی سیاسی کورد گەشەی کردووە؟ یا ئەکرێ بڵین بەڕاستی ئێمە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەمان هەیە ئێستا؟ عقلی سیاسی کورد وتم ئەم هیچ مەسەلەی وەها بە باز ناچێتە پێشەوە، وردە وردە بە هەنگاوی پشوو پشووکە چێتە پێشەوە، بەشی خۆی تەسەووری کردووە چۆتە پێشەوە، بەڵام هێشتا دواکەوتووە زۆر تا ئیستەش عەلاقەی خەڵک گەنجەکان لەگەڵ زەعاماتی ئیمڕۆی کوردستان هێشتا زۆر لە عەلاقەی دەروێش و شێخی جارانی تیاماوە. ئەوە عەقڵیەتە، ئەوە بە گورجی ناڕوە. ئێستا سووکترە زۆر لە جاران، کەمتر لە جاران. پێشی 15-20 ساڵ لەو سەرجادانە هەزاران گەنج هینیانە کرد، هاواریانە کرد کاکە یان مامە، عەینە دەروێشەکان و شێخی تەریقەت و نەقشبەندی و قادری. ئێستا ئەوە نەما، ئێستا جیلێکی تازە لە ناو شارەکانە لە ڕۆشنبیران کە من ناوە جیلی جیهانبینی، جیلی عەولەما پیا بووە کە هۆشیارترن، بەڵام هێشتا زۆر لە کۆنەکەش هەر سایدە ماوە. 20 ساڵ لە حکومڕانەی کوردی عێراق بۆ خۆی حکمی خۆی کرد، گۆڕانکاری زۆری هێناوە، باسی ئیجابیاتیم کرد کە مافی نەتەوەی زۆری وەرگیراوە و مافی ژیانی باشتر وەرگیراوە، بەڵام ئەو 20 ساڵە لەلایەکی ترۆ سێری بکەی ئیدانەیە بۆ عەقڵی سیاسی کورد، چونکی لەم 20 ساڵە ئێمە ڕقەمێکی قیاسیمان لێداوە لە ئارەزووی قۆرخی دەسەڵات، هەر کەسە بۆ خۆی یا بۆ حیزبەکەی، لە گەندەڵی سیاسیە، لە دزی و شڕەخۆریە، لە حیزبایەتی تەسکە، لە زۆر شتی خراپی لەو بابەتانەشە. ئەم 20 ساڵە تەجروبەیەکی تاڵ و ناشرینمان نەداتێ، نابووە وایە ئەگەر عەقڵێکی پێشکەوتوو وایە. ئەمە بە تەواوی عەقڵێکی ڕۆژهەڵاتانەی دواکەوتوو لە پشت ئەم ئیجراعاتانەوەیە. تا ئیستەش نەختێک گۆڕاوە، بەڵام جەوهەرەکەی وەک خۆی ماوە. ئەم مەوجە، ئەم تەوژمە شۆرشی ئاشتیانە دژی ئەوەیە، ئەمە تەوژمی دێموکراتیزە و پێشکەوتنە کە لە تونس دەستی پێ کرد و بە مەسرا هات بۆ سلێمانیش. ئەمە تەئسیرێکی زۆر گەورەترێ بێ لەسەر عەقڵی سیاسی کوردیش، بەڵام شتیوە بە ڕۆژێک و مانگێک و 4 مانگ دەرناکەوێ، ساڵی بە ساڵەها بە ساڵێک و دووش نابێ. بەس جیلێکی نوێ هاتووە بە خیتابێکی تازەوە و بە عەقڵێتێکی تازەوە. ئەمە نەتیجەکەی ئەوە بێ، شایستەی ئەوەیەکەوە فعلەن هەنگاوێکی گەورەی تازە عەقڵی سیاسی کورد بەرێتە پێشەوە، وەزعی کورد، حەرەکەی سیاسی کورد و هی ئەم وڵاتانە هەمووشیان بە ئێرانیشەوە بە تورکیاشەوە نەکەرە وڵاتە عەرەبەکان ئەیباتە پێشەوە. و بەلای من ئەوە شتێکی ئەکیدە ئەم زریانە، زریانی شۆرش، ئەوە بە بەسیڵتی نەتیجەکانی کۆتایی نایە، دوورمەودایە، بەس وەختی ئێمەدا زوعەمای تەقلیدی بە ئاسانی لە عەقڵی سیاسی کۆنی خۆیان واز نایەنن، ڕزگاریان نابێ. ئەوانیش هەر لەقەبێت تەسەووراتی خۆیان لەقەبێت نەتیجەی ئەم تەوژمە گەورەیە، بەڵام تا بتوانن ئەنووسێن بە شتە کۆنەکانیانە، باینەکانیانە بەشێکیان مەگەر
مردن وازیان پێبێنێت لەو عەقڵیەتە سیاسیە. طبعا لە 92 پەرلەمانی کوردستان هەڵبژێڕا، تا حدێک هەڵبژاردنەکە ئازاد بوو. لە هەڵبژاردنێکی ئازادە ملەتی کورد بە زۆرینەی گەورە 88% دەنگیاندا بە پارتی و یەکێتی. ئەوانی تر بە هەموویان 12 بوو، ئەویش بەشی زۆری بۆ ئیسلامیەکان بۆ 12 بۆ بەشی هەرە دواکەوتوی کۆمەڵگە بوو ئەوە. بەڵام وردە وردە شتەکان لەگەڵ خراپیەکانە باشیش هاتووەتە پێشەوە. لە ئاخر ئینتیخاباتە بەهۆی ئەمەوە کە وەضع گۆڕا، تەتەوری کرد، ئەفکاری خەڵک تەتەوری کرد لە وڵاتە لە کوردستانە، ئینشقاقی گەورە هات بەسەر یەکێتی نیشتمانەیە. ئەو ئینشقاقە تەقینەوەیەک بوو، ئینفیجارێک بوو لە ناو یەکێتیە، ئینفیجاری ناڕەزایی بوو، ئینفیجاری سوخت و تەزەمر بوو بەرامبەر بە قیادە یەکێتی و سیاسەتی یەکێتی و گەندەڵی یەکێتی و هەڵسوکەوتی یەکێتی. لە پێش ئەوە ئۆپۆزیسیۆن لە عێراقا نەبوو. ئەو ئینفیجارە زووتەوەی گۆڕانی لەدایک بوو کە نەوشیروان مستەفا قیادەی کرد، چوونە هەڵبژاردن لە سلێمانیە، ڕێژەیەکی گەورەیان لە دەنگ هێنا، 25 کورسی پەرلەمانیان وەرگرت، ڕوبعی پەرلەمانی کوردستان تەقریبەن چوارێکی. ئەمە ئۆپۆزیسیۆنی لێ لەدایک بوو. ئەوە بوو بە سەرەتا بنەما بۆ هەنگاوێکی گەورەی نوێ بەرەوگۆڕینی عەقڵی سیاسی کورد. پێش ئەمە ئۆپۆزیسیۆن نەبووە، ئەو 15-20 ساڵە لە ژیانی پەرلەمانی کوردستانە قەتعەن ئۆپۆزیسیۆن نەبوو. خۆیەکگرتوو 80 کورسیە هێنا لە هەڵبژاردنەکانە. ئەوانی تر ئیسلامیەکان تۆزێکیانە هێنا، چەند کورسیەکی تر لێرە و لەوێ هات بە 5 کورسی ئاشوورەکانی شەوە لە سەرەتا. بەڵام کەسیان هەر بیریشیان لەوە نەکردێتەوە ببنە ئۆپۆزیسیۆنێکی پەرلەمانی واضح و سەریح و هاوشەرخ. ئەمە یەکسەر بوو بە ئۆپۆزیسیۆن. ئێمە لە کوردستانە ملەتی کورد، پەرلەمانی کورد تەجروبەی ئەوەی نییە کە ئۆپۆزیسیۆن ببێت و ململانی لە بینی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە بە شێوەیەکی دموکراسیانە بڕوە. تا ئێستش ئەو تەجروبە نیە، تازەیە ئەمە چونکی خەڵک فێری ئەوە بوون کە پەرلەمان دروست هەڵبژێرێ، گەرچی هەڵبژاردنەکەش ئازاد بێ. لە دواییە پەرلەمانتارەکان چاوەڕێی ئەمری سەرۆک بن، دەنگ بۆ ئەمە بدەن یا مەیدەن، ئەوە بکەن یا مەیکەن، ئاوا بکەن. ئەو پەرلەمانەمان دروست بوو. ئەوە لەگەڵ عەقڵی سیاسی کوردە ئەگونجا، عەقڵی سیاسی تەقلیدی کۆن. ئەمە ناگونجێ کە معارەزە ببێت و معارەزە دەورە ببینێ. ئەمە معنای وایە پاڵێکی نا بە تەتەوری حرەکەی فکری کوردەوە، تەتەوری پاڵێکی نا بە پێشکەوتنی عەقڵی سیاسی کوردەوە. ئەم مەسەلەی هاتە پێشەوەی ئۆپۆزیسیۆن. هەر بەگورەما ئیسلامیەکانی تەشجیع کرد کە ئەوانش ببنە ئۆپۆزیسیۆن، ئەینە نەیانە کرد. ببوورە مامۆستا، ئێستا خوێندنەوەیشی ناتەندروست هەیە بۆ ئۆپۆزیسیۆن، بەو مانای کە تێنەگەیشتنێک هەیە لە بینی دەسەڵات و لە بینی ئۆپۆزیسیۆنە. قسە لەسەرەوەیە کە ئۆپۆزیسیۆن زیاتر مەرامی سیاسی هەیە، نەک مەرام و خواستی کۆمەڵایەتی و شەقام. دۆخێک هاتووتە ئاراوە بە تایبەتی لە دوای حەڤەی شوبات، بە بڕوای تۆ چارەسەرکردنی ئەم دۆخە بە توندوتیژی و چەک بنەبڕەکرێت، یاخود چارەسەری ڕیشەی لای تۆ چییە؟
من پایابوونی ئۆپۆزیسیۆن بە خاڵێکی زۆر گرنگ ئەزانم لە دموکراتیزەی کۆمەڵگەی کوردەواریە وەکو تیشتم ئۆپۆزیسیۆن تازەیە ئەزموونمان نییە لەبەر ئەوە نەخت وەختێوێت هەتا ئەچێتە سەر سکەی خۆی سەر ڕێگەی ڕاستی خۆیەگرێت بە تەسەوری من لە وڵاتێکی وا ئۆپۆزیسیۆن تەبیعی ئاوەها دەست پێ بکە وەک ئەمانە دەستیان پێ کردووە زیادەڕەویان کردووە ئۆپۆزیسیۆن ئەیکەن وەک دەسەڵات زیادەڕەوی کردووە ئەیکات ئەمە هەردووکی بۆ ئەم کۆمەڵگەی ئێمە شتێکی تەبیعیە و عەجایبی تیانەیە ئۆپۆزیسیۆنیش لەسەر کاروباری سیاسی لەسەر کاروباری کۆمەڵایەتی لەسەر هەموو شتێک حەقی خۆیەتی قسە بکاو بدوێت تەبیعیە ئۆپۆزیسیۆن خۆ هەر تەنها نەر سیاسەت تابێ شتی ئیقتصادی باس بکات چونکی سیاست و ئیقتصاد و فکر و سەقافەت و سەحە و ئەوانە هەموویان ئەڵقەی یەک زنجیرن جیا ناکرێنەوە لە یەک لە حەقەتە ئەو شتانە من داخوازیەکانی ئۆپۆزیسیۆن ئەگەر هەڵەشی تیا بێت بۆ ئەم زروفەی ئێمە بە تەبیعی زانم کە ئاوا دەربکەوێ من لەگەڵی نیم لەگەڵ ئەوە نەبووم قەت کە داوای هەڵوەشانەوەی هەر سەرۆکایەتی بکرێ بەڵام ئەوە بە عەجایب نازانم کە داواشی بکەن ئەوانە لەگەڵ ئەوە نەبووم کە بەر دەرکی سەرا بکرێ بە مزگەوتێک بۆ نوێژی جەماع و نوێژ ئۆڤینانە چونکی نوێژ جێگەی خۆی هەیە نوێژ دەستنوێژێوێ و ئاودەسێوێ و بەرماڵێوێ و شتی ترێوێ ئەوە لەوێ متوەفر نییە ئەوە نوێژی سیاسیە نوێژە بە مەبەستی سیاسی نەک بە مەبەستی دینی بەعزێک لە ئیسلامیەکان ئەیانەوێت لەو ڕێگەوە خەڵک ڕاکێشن بە شوێن خۆیانە کەسبی خەڵک بکەن لەگەڵ بەعزشتی تر نەبوو طبعا قەت لەگەڵ تونوتیژی دەسڵاتیش نەبووم هیچ لایەکیان چونکی من لەگەڵ ئەوەم کە ڕێگەی وتوێژ گفتوگۆی ئاشتیانە کەوێتە بینی ئۆپۆزیسیۆن و بینی دەسڵات هەڵکوتانە سەر بارگای پارتی لە ئێوارەی حەفدەی دووە بە هەڵەیە زانم ئەوە خەڵکی هەرزەی بێ ئەزمون شتیواکەن ڕەنگدانەوە ڕەتدانەوەی پارتی بە فیشەک کە ڕێژوانی تیا کوژرا و کۆمەڵێکی زۆر بریندار بوون ئەوە هەڵەترە هەڵەیەکی گەورەترە لە هی خۆپیشاندەرەکان ئیشەکەی یەکێتی لە ئێوارەی 19 کە ئەویش خوێنی تیا ڕێژراوە دەیها برینداری لێکەوتەوە هەڵەیەکی گەورەیە سووتانی کەناڵی نالیا لەلایەن حکوومەتی شەوەنا لەلایەن جیهازێکی چەکداری تایبەت بە یەکێتی و بە هەڵەیەکی گەورەیە زانم ئەوانە یعنی شتێک نین دیفاعیان لێ بکرێ بەڵام خۆی قانونی ژیان ئەو هایە بەسەر ئەو هەڵانە ئەڕوات تا بکەوێتە سەر ڕێچکەی ڕاستی خۆی و سەخامگیرە بێت تەعاملی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن لەگەڵ یەکتر بەو مناسبەتەوە حەزەکەم کە ڕێگە هەیە دوو قسە لەسەر ئەم هەراوهۆریا و چارەسەری بکەم بەڵێ ئێوە لیژنەیەکتان دروست کرد و مامۆستا بەهادین لیژنەیەکی ئاشتەواییتان دروست کرد بوو لە بینی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە و لەم ڕۆژانەشە جەنابتان سەردانی سەرۆکی حکوومەت دکتۆر بەرهەم ساڵحتان کرد بوو پێم خۆشە بزانم کەسایەتیەکانی ناو ئەو لیژنەیە چێ بوون و مەبەست لە سەردانی جەنابەت بۆ لای دکتۆر بەرهەم چی بوو؟ ئێمە من و مامۆستا جەمال عەبدول قسەمان کرد پێکەوە لەسەر ئەوە کە ئەتوانین ناوبژیوانیەک لە بینی دەسەڵات ئۆپۆزیسیۆنە دروست بکەین ئیتفاقمان کرد
کە هەوڵێک بدەین سەرکەوتنی مسۆگەر نییە بەڵام هەوڵێکە تەلەفۆنمان بۆ دکتۆر مامۆستا عومەر شێخموس کرد لە سوید کە لەگەڵمان بێ ئەویش ئستعدادی تەواوی نیشاندا لەگەڵمان بێ بۆ ئەو ئیشە لەگەڵ پشکۆ نەجمەدین کە لە سویدە قسەمان کرد ئەوانە هەموو سەربەخۆن قسەمان کرد ئەویش ئستعدادی نیشاندا بە تەما بووین لەگەڵ حاکم ڕزگاریش قسە بکەین لەگەڵ مەلا حەمەی دڵگەیی مامۆستا جەمال قسەی کرد ئەوانەمان هەڵبژارد بۆ ئەوەی تیپێکی ناوبژیوانی دروست بکەین باسیشمان کرد لەسەر چه ئاساسێک داوای ڕێکەوتن بکەین پێمان وا بوو کە ئەبێ هەڵبژاردنێکی نوێ بنەمای ئەو ڕێکەوتنە بێت پێمان وا بوو کە ئەبێ ئەوەت هەموو قایل بن پێی کە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن تەواوکەری یەکترن و ئەبێ بە ڕێگەی ئاشتیانە گفتوگۆ کێشەکان چارەسەر بکرێت لەو کاتانە جەماعەتێک مامۆستای زانکۆ دەوری 25 کەس هاتنە لای جەمال عەبدول داوایان لێ کرد کە ئەویش شتێکی وایان بەدەستەوە بوو لەگەڵیان بێ وتی ئێمەش خەریکی ئەوەی یان دەبا یەک بگری بووین بە یەک نامەیەکمان نووسی کە ئاراستەی دەسەڵاتیش ئۆپۆزیسیۆنش کراوە لە نامەکە وتمان حکوومەتێکی وا دروست ببێ کە جێی ڕەزامەندی هەمووان بێ بۆ سەرپەرشتی هەڵبژاردنێکی نوێ وەک چارەسەرێکی گونجاو بۆ کێشەکە نامەکە ئاراستە کرا بەداخەوە تەلەڤیزیۆنی گەلی کوردستانی یەکێتی کەوتە دژی ئەو مەشروعە بە بڵاوکردنەوە یەکە فڵان ئاگای لێ نەبوو و فڵان ئاگای لێ نەبوو و لەوانەیە کە ئیمزایان بڵاو کراوەتەوە 33 ئیمزای لەسەر بوو ئەوە هیچ کەسی جوابی نەداینەوە بزوتەوەی گۆڕانیش جوابیان نەداینەوە پاشی چەند ڕۆژێک تەلەفۆنیان کرد بۆ جەمال عەبدولێکیان سوپاسی کرد کە دڵسۆزەوە ئەوەیش کا بەڵام جواب نەبوو بۆ ئەو داخوازی ئێمە پاش ئەوە بە چەند ڕۆژێ ئەم ئیتفاقەی مامۆستا جەمال عەبدول لەگەڵ من لەگەڵ ئەوانەی تر زیاتر لە 2 مانگ لەمەوە پێش بوو ئەوە جوابی نەبوو پاش چەند ڕۆژێک دوای ئەو نامە و جواب نەدانەوەی من بە باشم زانی خۆم دەست پێشکەری خۆم کرد بچمە لای دکتۆر بەرهەم قسەی لەگەڵا بکەم وەک سەرک وەزیرانی هەرێم لەو ڕۆ پێش 2 هەفتە پێش 15 ڕۆژ چوومە لای دکتۆر بەرهەم تەلەفۆنم بۆ کرد و وتی فەرموو قسەم لەگەڵ کرد لە پێشا گلەی ئەوەم کرد وتم دکتۆر لە زمانی مەلیکیە من 12 ساڵ سیاسەتم کردووە لە سەردەمی ڕژیمی مەلیکیە 60-70 ساڵ لەمەوە پێش ئەگەر ئەو ڕژیمە کێشەیەکیان ببوایە سیاسی عام هینا وڵات ڕئیس وزەرا کۆنەکان و شەخسیاتی کۆن و لە چوارچێوەی چینی خۆیانە کۆیانەکردنەوە یان و کێشەیەکی وامان هەیە چی بکەین پرسیان پێکردن مناقەشیان لەگەڵەکردن ئیستا حکوومەتی کوردستان سەرکردەکانی کوردستان پارتی وێکێتی نەک هەر پرس بە کەس ناکەن یەکیش بچێ بڵێ بابە من حەز دەکەم مناقەشە بکەم لەستە گاڵتان لەسەر ئەو شتە بەڵێ نامانەوە جوابی نادەنەوە وتم ئەوە بە گلەیە ئێڵێ پێشم وایە ئەم کێشە ئەبێ ئاشتیانە چارەسەر بکرێ و بە هەڵبژاردنێکی نوێ چارەسەر بکرێ مامۆستا گیان ببوورە لێرە ڕادەگرم لەبەر کەمی ماوەکە من دوا پرسیارم لە جەنابەت ئەوەیە کە بەڕێستان وەک سکرتێری حیزبی شوێی عێراقی ئایندەی حیزبی شوێعی چۆنە بینەوە لە ئێستاە
والله حەزمە کرد ئەو قسە تەواو بکەم ئەوە لە بەرنامەی داهاتووترا هەوڵ ئەدەین دوسێ دەقم ئەوی هەستم کرد لای دکتۆر بەرهەم طبعا من خۆم چوون بە تەنیا بێ پرتوڕا لەگەڵ کەسا لەگەڵ ئەوی هەستم کرد دکتۆر ئەو ئەبێ وتی بە ئینتیخابات ئەبێت چارەسەر بکرێ و بە گفتوگۆ چارەسەر بکرێ لەگەڵ منە متتەفق بوو لەوە بەڵام مامانا کە دەستی ناڕوە پێشنیازمدایە وتم من اقتراحەکەم هەیئەتێک هەڵ ببژێرێ بۆ سەرپەرشتی انتخاباتی نوێ ئەو هەیئەتە هەموو شتێک بێ بەس بۆ انتخابات حکوومەت علاقی بە انتخابات نەبێ ئەوەنە حکوومەت بمێنێتەوە بەڵام ئەوە سەرپەرشتی انتخابات بکە ئەو هەیئەتە بێلایەنە اقتراحشم کرد وتم ئەمە اقتراحی خۆمە لەگەڵ ئەوانە کە ناوێنە بەم قسەم نەکردووە مامۆستا جەمال عەبدول بکرێ بە سەرۆکی ئەو هەیئەتە عومەر شێخ موسی تیابێ حاکم ڕزگاری تیابێ پشکۆی تیابێ چەند کەسێکی تری باش دەسەکەون لە هەولێر لە دۆک تیابن ئەوانە عایدی انتخاباتەکە بن و انتخاباتێک بکرێ نەزیێ بوو نەتیجەکەی هەرچی بوو هەمویان پێ ڕازی بوو خۆی پێی باش بوو وتی پرسی پارتی وێکێتیەکەمەوە سەرجواب دەدەنەوە سەبان ئەو 15 ڕۆژە ئەکەیت ئەو پێی وتون بە پارتی وێکێتی بەڵام جوابیان نییە نایدەنەوە نایەنەوێ لەبەرەوە من هیچ جوابێکم وەرە نەگرت لەگەڵ لە دکتۆر بەرهەم تا ئێستا پێشم وایە ڕێگەیە ڕێگەی ڕێک و پێک و باشە بە چارەسەر مامۆستاجان وەختی بەرنامەکەمان کۆتایی پێهات هەوڵەدەین لە بەرنامەکانی داهاتووە قسەی زیاتر لەسەر ڕووداوە مێژوویە سیاسیەکانی بزافی ڕزگاری خوازی گەلی کورد بکەین سوپاسی ئامادەبوون تەکەین سوپاسی بەشداری و مانوبوون تەکەین لە بەرنامەکەیە بیرانی بەڕێز کۆتایی بەرنامەکە ڕاگەێنین لێرەوە تا بێگەشتنوێکتر و بەرنامێکتری ڕووداوی مێژوو بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ